پێشمەرگەکەی کۆمەڵە چۆن و بۆچی شەهید کرا؟ بکوژەکەی چۆن هەڵات و چۆن دەستگیر کرا؟ شەوی ڕابردوو هەواڵی شەهیدکردنی پێشمەرگەیەکی کۆمەڵە لە زرگوێز میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی شوعایب زارعی تەمەن 42 ساڵ پێشمەرگەی کۆمەڵی شۆڕژگێڕانی زەحمەتکێشانی کوردستان گولەیەک نرا بەسەریەوە و شەهید کرا. چیرۆکی ڕووداوەکە بەم جۆرە بوو. با پێی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی ناو کۆمەڵەوە دەستی کەوتووە لا نێوان کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە، شوعایب زارعی لە کاتی نانخواردنی ئێوارە دیار نامێنێت. هاوڕێ پێشمەرگەکانی دەکەونە هەواڵپرسینی و گەڕان بە شوێنیدا. دواتر و دوای کاتژمێرێک لە دووری چەند سەد مترێک تەرمەکەی دەدۆزنەوە کە گولەیەک نراوە بە سەریەوە. هەرزوو هاوڕەکانی دەکەونە گومان، چونکە پێش ڕووداوەکە شوعایب لەگەڵ سەرکەوت ئەحمەدیدا بینرابوو کە یەکێک بوو لە هاوڕێ نزیکەکانی. لە دوای دۆزینەوەی تەرمی پێشمەرگەکەش سەرکەوت ئەحمەدی دیار نامێنێت و هەڵدێت. بەرپرسێکی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشان بە تیواری ڕاگەیان شەهیدکردنی پێشمەرگەکە لەلایەن بەکرێگیراوانی ئێرانەوە بووە کە لە ناو پێشمەرگەکانیاندا بووە. وتیشید لە دوای دۆزینەوەی تەرمەکەی لایەنە پەیوەندیدارەکانی لێ ئاگادار کرایەوە و زانیاریان دەستکەوتووە کە بکوژەکە بەرەو پێنجوێن هەڵاتوە و تا بڕواتەوە بۆ ئێران. دواتر لە ژێر فشار و داواکاری ئەواندا دەستگیر کراوە. وتیشی زانیاری سەرەتاییان دەستکەوتووە کە ئەو سیخوڕەی ئێران پلانێکی گەورەتری هەبووە بۆ کوشتنی بەرپرسەکانی کۆمەڵە. پێدەچێت لەگەڵ ئاشکرابوونی پلانەکەی لەلایەن شوعایبەوە شەهیدی کردبێت بۆ ئەوەی پلانەکەی ئاشکرا نەبێت و هەڵبێت. ئەو بەرپرسە دەشڵێت پێشتر گومانیان لە سەرکەوت ئەحمەدی هەبووە و ماوەیەک سزا دراوە و نەیانهێشتووە چەکی پێبێت و بەرپرسیارەتی پاسەوانی بارەگاکان و بەرپرسەکانی کۆمەڵەی پێنەسپێردراوە بەهۆی ڕەفتاری گوماناویەوە. بۆیە دوێنێ بە داوای ئێران دەستی خۆی وەشاندووە و پێشمەرگەکەی ئێمەی شەهید کردووە. ئەو سەرچاوەیە دەشڵێت بکوژەکە هاوڕێی نزیکی شەهید کراوەکە بووە و بەردەوام خۆی وەک کەسێکی نزیک و هاوڕێی ئەو نیشانداوە. پێشمەرگە شەهیدەکە خەڵکی ناوچەی هەورامانی تەختی ڕۆژهەڵاتی کوردستانە و تەرمەکەی لە ئێستادا لە پزیشکی دادی سلێمانیە. هاوکات بە پێی زانیاریەکان کە تیوار لە چەند سەرچاوەکی ئەمنی تایبەتەوە دەستی کەوتووە، ئێران لە سلێمانی و لا ڕێگای دەستگای ئیتلاعات و دەستگای سیخوڕیەکانی دیکەوە سەرپەرشتی ئەو کەسانە دەکات کە وەک سیخوڕ لە ناو حیزبەکانی ڕۆژهەڵات دەچێنرێن و لەو ڕێگایەوە زانیاری لەسەر ئەو هێزانە کۆ دەکاتەوە. بەرپرسەکەی کۆمەڵە بە تیواری وت سەرکەوت ئەحمەدی دیارە پێشتر زانیاری لەسەر حیزب و پێشمەرگە و بارەگاکانی گەیاندووە بە دەستگا سیخوڕیەکانی کۆماری ئیسلامی. هاوکات دەستگای ئاسایشی هەرێم ڕایگەیان تۆمەتباری ڕووداوی کوشتنی ئەندامەکەی کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانیان لەسەر بنەمای زانیاری هەواڵگری دەستگیر کردووە. دوای ئەوەی لەسەر داوای ئێران کەمپی زرگوێز و بارەگای حیزبەکانی ڕۆژهەڵات چۆڵکرا، هێشتا بەشێک لە پێشمەرگەکانی کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشان لە نزیک زرگوێز ماون. بەڵام چەکی قورس و مامناوەندیان لێ وەرگیراوەتەوە و دەبوو دەستگا ئەمنیەکان چاودێری ئاسایشی ناوچەکەیان کردبایە، چونکە یەکەتی لە کاتی چۆڵکردنی کەمپەکە ئەو بەڵێنەی پێدا بوون.